الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخوانا ساني زور بريس پیغمبر أكرم صلى الله عليه وسلم لفرموديشا ئامۆژگاریمان دەکا و بە ئاگامان دێنێتەوە لەسەر بارودۆخی ژیانمان. دەفەرمێ إذا أصبح ابن آدم فإن الأعضاء كلها تكفر اللسان. هەموو بەیانیەک کەوا خۆر هەڵدێ و ئینسان ڕۆژێکی نوێی بەسەرادێ، هەموو ئەندامەکانی جەستەی ئینسان پەنا دەبەرە بەر زوبان و دەستە و دامێنی دەبن و لێی دەپاڕێنەوە، بە ملکەچیەوە بە زەلیلیەوە هاواری بۆ دەبەن. ئەڵێن ئیتەقی الله فینا، ئەی زمان لە خوا بترسە بەرامبەر بە ئێمە. نەحن بیکە، ئێمە هەموو ئەندامانی جەستەی ئینسان پەیوەندیمان بە تۆوە هەیە. فەئین ئیستەقەمتە ئیستەقەمنا وئین ئیعوەجەجتە ئیعوەجەجنا. ئەگەر تۆ ڕاست و دروست و سەلامەت بی، ئێمە هەمومان سەلامەتین. ئەگەر تۆش لار و لەوێر و خراپ بەکار بێی، ئەوە هەمومان تووشی بەڵا دەبین. کەواتە هەموو ئەندامەکانی جەستەی ئینسان لەو پارچە گۆشتەی ناودەممان دەترسێن. وتاری ئەمڕۆمان بە ناونیشانی کاریگەری وشەوەیە. لەبەر ئەوەی زمان زانایان فەرموویانە هەرچەند پارچە گۆشتێکە کە هیچ ئێسقانی تێدا نییە، بەڵام ئەوەی کەوا پێی دەوترێ کە وشە و قسەیە ئەوەندە کاریگەرە ئێسکی ڕق دەشکێنێ. هەموو تیر و شیرێک دەمەکەی زۆر تیژ و بڕندەیە، بەڵام زمان ئەگە لەسەر هەشتێکی دانەی ناتوانێ بیبڕێ. بەڵام زانایانی دەروونناسی دەفەرمون جێگای هەموو تیر و شیرەکان و گولەکان دوای ئەوەی ئینسان نەمرێ پێی چاک دەبێتەوە و ڕۆژێک گۆشتەکەی یەکتر دەگرێتەوە و ئێسقانەکەش چاک دەبێتەوە. بەڵام جێگەی تیری زمان و وشە هەرگیز چاک نابێتەوە. ئینسان زۆرجا برینێک دەکەوێتە جەستەی، دوای ساڵانێک پڕ دەبێتەوە و ئازارەکەشی ڕۆیشتووە. بەڵام جاری وایە قسەیەک لە دڵت دراوە، وشەیەکی ناڕەوا بەرامبەرت وتراوە، ناتوانی لە یادی بکەیت، شوێنەکەی چاک نابێتەوە لەسەر دڵ و دەرونی ئینسان. بۆیە وشە دەتوانێت زستان بکا بە بەهار، دەشتوانێت خەرمانی بەهارێک و گوڵستانێک بسووتێنێ. وشە بۆ دڵی ئینسان ئاوە یان ئاگرە. جاری وایە دڵی تۆ گەرمە بە مەسەلەیەک، کەسێ دەتوانێت دڵت ئاگردا. جاری وایە لە ماڵی خۆتا دانیشتووی، عیبت لەگەڵ کەسانیە و ڕقل لە کەسێک نییە. کەسێک دێ بۆ لات و باسی بەرامبەرەکەت بۆ دەکا، فڵان کەس وای پێوتووی، فڵان کەس ئاوا بوو، یەکسەد دڵت ئاگر دەگرێ. جاری واشەیە ڕقل لە کەسێکە، ئەتەوێت زەرەرێکی لێ بدەیت. کەسێک دێ هەر بە چەند وشەیەک وا ساردت دەکاتەوە، ئاوێک دەکا بە دڵی گەرمتدا و دەبی بە ئینسانێکی تر لە شوێنی خۆتا بە سەلامەتی دەمێنیەوە. ئەوە قسەیە، ئەوە وشەیە، بۆ دڵی ئینسان دەبێتە دەرمان. دڵت ناڕەحەتە بە چەند وشەیەک سەبووری بە دڵتا دێ. جاری واشەیە دەبێتە دەردێک و دڵە ساغەکە نەخۆش دەخا. وشەیە کاتێک کە هەر شتێک دەرچوو لە دەستت، ماڵی دنیا ڕۆی دێتەوە دەستت. عیلم ئەم ساڵ دەرنەچووی لە مەکتەب، ساڵێش کە دەتوانی قەرەبووی بکەیتەوە. بەڵام وشەکە لە دەمت دەرچوو، تازە تۆ خاوەنی نەماوی. دیلی تۆیە تا لە ناو دەمتدایە، بەڵام کە لە دەمت چوە دەرەوە تازە تۆ دیلی ئەوی. تازە جارش کە ناتوانانی بیژاڕیتەوە بۆ ئەو دیوی لێوەکانت. بۆیە ژیانی ئەم دنیاە پەیوەندی بە زمانەوە هەیە خۆشەویستان، پەیوەندی بە وشانەوە هەیە کە لە دنیادا دەیڵێن. ژیانی قیامەتیشمان پەیوەندی بەم قسانەی دنیامانەوە هەیە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ إن الله يدخل الذين آمنوا وعملوا الصالحات جنات تجري من تحتها الأنهار يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا ولباسهم فيها حرير وهدوا إلى الطيب من القول وهدوا إلى صراط الحميد. أوانيك وإيمان دار إيمانيان هي بتاكو تنهاي الله، إيمانيان بوهاي كالدنيا هر أمشان روجانيا
درێژەی ژیانی ڕاستەقینە لە دوای مردنەوە بۆ ئینسانی ئیماندار دەست پێ دەکا. ئەو کەسانش کە لەگەڵ ئیمانەکەیاندا عەمەل و کردداری جوانیان هەیە لە نێوان خۆیان و خوادا بە عیبادەت، لە نێوان خۆیان و خەڵکی خوادا بە کردەوەی جوان ژیانیان ڕازاوە دەکەن. خوا دەفەرمێ ئەمانە جێگایان بەهەشتە، بەهەشتێک کە چەندین باغ و باغاتی تێدایە کە بە ژێر دارەکانیە ئاو دەڕوە. جا جوانترین لە زانستی کشت و کاڵە جوانترین باخێک ئەوەیە کە بە ژێر دارەکانیە جۆگەیەک ئاوی ڕوونی فوارەیی بڕوە. ئینسان هەم بە سەوزەیەکە هەم بە ئاوەکە دڵی ئاسوودە دەبێت. خوای گەورە دەفەرمێ خشڵ و مرواری دەکەینە بەری ئەو ئیماندارانەوە، جل و بەرگی ئەهلی بەهەشت خوایە لەوانەمان حیساب کەی و حیسابین بەویستی خوا هەموو جلەکانمان لە ئاوریشم دەبێت، ئاوریشمی خالیس. ئەم ئایەتە قورئانی پێمان دەڵێ هەر کەسێک لە دنیادا شتێک کە شەرع مەنعی کردووە و حرامی کردووە لەسەرت لەبەر خاتری خوای پەروەردگار وازل لێهێنا لە بەهەشتا خوا قەرەبووت بۆ دەکاتەوە. خشڵ و ئەو شتانە بۆ پیاوی ئیماندار حرامە، ئاوریشم حرامە کە تۆ لەبەر خاتری خوای گەورە مستیلەیەکیش کە لە خشڵی زێڕ دروست کراوە نەبەری نایکەیتە پەنجەتەوە لەبەر خوا زیو بەکاردێنی، خوا لە قیامەتا قەرەبووت بۆ دەکاتەوە. کە ئاوریشمی خالیس لەبەر خوا دەسەڵاتت هەیە و ملیاردەریش بی نایپۆشی، خوا لە قیامەتا بەرجی ئاوریشمت بەبەرا دەکات. کەسابەتێک و پارەیەک کە لەبەر خوا لە دنیادا وازی لێدێنی و حرامە بەلاتەوە بەپێی شەرع، خوا لە قیامەتا قەرەبووت بۆ دەکاتەوە. جا خوا دەفەرمێ وهدوء إلى الطيب من القول. ئەم کەسانە لە دنیادا هیدایەت درابوون بۆ قسەی جوان، ئێستاش هاتوونە ناو ئەو بەهەشتەوە کە قسەی جوان نەبێت یان ناکرێ. ئەمانە لە دنیادا هیدایەت درابوون بۆ لای ڕێبازی خوایە کە ئەڵڵای سوپاس کراوە، ئیسلامیان هەڵبژار بەسەر هەموو بیر و بۆچوون و دین و ڕێبازێکدا، ئێستا جێگایان بەهەشتە. کەواتە ئەم ئایەتە قورئانیە پێمان دەڵێ ئینسانێک لە ژیانی دنیادا لەگەڵ قسەی جوان ژیا، مەسیریشی ئەو بەهەشتەیە بەس قسەی جوانی تیا دەبیسترێ. هەموو ئەو کەسانی کە لە جەهەنەمان، لە جەهەنەما چ باسێک هەیە؟ نەعلەت لە یەککردن. ئەو دەڵێ ئینا ئەطەعنا سادەتەنا وەکوبەراءنا. قورئان بخوێننەوە بە درێژی. خوایە ئەو گەورەمان ئەو پێشەوایە منی گومڕا کرد، خوایە من لە ماڵی خۆما فەقیری ماڵی خۆم بووم، ئەو پیاوی پێ کوشتم، ئەو گومڕای کردم، ئەو ماڵوێرانی کردم، ئەو دزی پێ کردم، ئەو گەندەڵی پێ کردم، خوایە لەعنەتی لێبێ، خوایە دوو عەزاب خەسەر شانی ئەو، وەڵڵاهی من بێدین نەبووم، ئەو فڵان کەسە بێدینی کردم. دەنگ و باسی جەهەنەم هەموو ئەم قسە ناڕێکانەیە. هەموو ئەوانەی لەم دنیا ئەمە قسەیانە، لەوێش ئەوەمە قسەیانە. هەموو ئەوانەی لە دنیادا غەیری مەهرەبانی و قسەی خۆش و سەلامەتی نەبێ نایزانن، وەڵڵاهی جێگایان بەهەشتە. کەواتە وشەکانی دەممان مەسیری ئێمە بۆ قیامەت دیاری دەکا. ئەوەی لە دنیادا عەشقی قسەی جوان و ڕێک و پێک و سەلامەت و زمانی شیرینە، بەویستی خوا جێگەی بەهەشتە. ئەوەش هەموو ژیانی جوێن و پیلان و پلار و توانج و تەعلیقا ئەبێت لە جەهەنەما سزاکەی بچێژێ، لەوێش هەمان قسات دووبارە دەکاتەوە. خوای گەورە ڕەحممان پێ بکە. چەند خاڵێک لەسەر وشە عەرزی جەنابتان دەکەین. یەکەمیان وشەی حەق لە هەموو کەس وەرگرە. سەیری ئاینی مەکە، سەیری تەمەنی مەکە، سەیری ڕەگەزی مەکە، سەیری ڕابردووی مەکە. ئێمە وا ڕاهاتوین دەڵێن فڵان کەس کوڕە ئەو درۆزنە دوول لە ڕووی جەنابتان پەرژین بێت، چۆن قسەی لێ وەردەگیرێ؟ لە ئیسلامی ئێمەدا ئاوا نییە. لە ئیسلامی ئێمەدا دەڵێ ئەگە زنجیرەیەک وشە ڕیز بوو، هەمووی خراپ و درۆ بوو، دوو دانە یەک دانەی تێدا بوو حەق بوو، ئەو حەقە هەڵگرە، ئەو گوڵە بچنەوە و بەجێ مەهێڵە. با بچینە خزمەت پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم. لە صحیحی بوخاریدا ئەم فەرمودەیە وەردەگرین کە سەحابی و هاوڵی خۆشەویستی حەزرەت صلی الله عليه وسلم بە ناوی ئەبوو هورەیرە و بمان دەجێڕێتەوە. ئەم هاوڵە بەڕێزە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منی کرد بە ئەمینداری سەرفترەی مانگی ڕەمەزان کە مسلمانان کۆیان کردبەوە. یعنی ئەو زەمانە سندوقێکدا دەندرا، قوت و خواردنەکان و پارەکانی تێدەکرا کە لە جیاتی سەرفتەی ڕەمەزان درابوون. من ئەمینداری بووم هەتا کۆتایی ڕەمەزان دواتر دابەش بکرێ بەسەر مستەحەقەکاندا. ئەفەمە شەوێکیان کابرایەک هات، کەسێک هات و بە مشت خواردن و گەنم و جۆ و نۆکەکەی دەخستە ناو عەباکەیەوە، با شۆلەیەکی لێ پڕ کردبوو. ئەبوو هورەیرە دەفەرمێت تند لە دواوە دەستیم گرت، وتم واللهی ئەدمەمە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هاتووی ڕزقی مسلمانان بدزی. کابرا زۆر پاڕایەوە، وتی ئینی محتاج وعلي عیال وبی حاجة شديدة.
توخوا وازم لێ بێنە و با شەرمەزار مەبم و نەممە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵڵاهی من زۆر محتاجم ماڵ و مناڵێکی هەژاری زۆرم بەسەرا کەوتۆتەوە زۆریش پێویستیم بەم خوارد نەبوو کە بۆ هەژاران دانراوە منیش هەژارم ئەڵە زۆر بەزەیم پێداهاتەوە وا لاوڵایەوە بەڕەڵام کرد کە بەیانی چوومە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ نوێژی بەیانی خوای گەورە لەم بەسەر هاتە ئاگاداری کرد بوو بە زەردەخەنەوە فەرمووی ئەبوو هوڕەیرە دیلەکە و دزەکەی ئەم شەوە چی لێ کرد ئەو پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بە وحی خوای ئاگادار کرا وتم وەڵڵاهی پێغەمبەری خوا گرتم بەڵام وەڵڵاهی وتی هەژارم ماڵ و منداڵێکی بەسە زمان و کۆشە خێزانی نەدارم بەسەرەوەیە هەژاری وای لێ کردم ئەم پەلامارە بدەم منش بەزەیم پێداهاتەوە ئازادم کرد فەرمووی ئیما ئینەه قەد کەذەبەکە وەسەیەعود درۆی لەگەڵ کردووی شەوی داهاتووش دێتەوە یەقینم هەبوو قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاستەوە شەوی داهاتوو کەمینم بۆ دانا هاتەوە دەستی کردەوە بە دزی و گرتم ئەفەمە دیسان دەستیم گرتەوە وتم وەڵڵاهی ئەم جارە لێت خۆش نابم تۆ دوێنێ وعدت دا کە نەیتەوە دیسان زۆر باسی هەژاری و فەقیری و ماڵ و منداڵی زۆر و داماوی کرد دڵم بۆ ئەی خوسایەوە و سەر لە نوێ بەرەڵام کردەوە بەیانی ڕۆژی دواتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێی پرسیمەوە لەگەڵ دزەکەی ئەم شەو حاڵت چۆن بوو وتم قوربان بە هەمان شێوە پاڕایەوە ئازادم کرد فەرمووی ئەم شەویش دێتەوە هاتەوە و دیسان گرتم وتم ئەم جارە کۆتا جارە ناتوانم بەرت دەم زۆر پاڕایە وتم دڵنیا بدەمە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی ئەگەر بەرم بدەی ئەم جارە چاکەم لەگەڵا بکەی و ڕیسوانە بەم وعد و بەڵێم بێ منیش چاکەیەکت لەگەڵا دەکەم وتم چییە وتی شتێکت پێ دەڵێم قسەیەکت پێ دەڵێم کە خوا بەهۆی ئەوەوە سوودت پێ دەگەیەنێ تۆ من ئازاد کە منیش ئەو خەڵاتەکە ئەو قسە جوانەیە پێشکەشتی دەکەم وتم بڵێ ئەو کەسە دزە پێی وتم ئیذا ئوتیت ئەوەیتە ئیلا فراشیکە فەقرە ئایەتە الکورسی فإنه لن يزال عليك من الله حافظ ولا يقربنك شيطان حتى تصبح وتهار كاتت شوية سر جاي خوتن راك شاي مخوا حتى آية الكرسي دخواني چونکە هەر کەسێک لەسەر جێگای خەوتن ئایەت الکورسی خوێن بە دڵ و یەقینێکی تەواوەوە ئەو کەسە پێی وتم دڵنیا بە لە لای خواوە پاسەوانێکت بۆ دادەندرێ حتا بەیانی پارێزگاری لێ دەکا و حتا بەیانی ڕۆژ دەبێتەوە شەیڵاتینی و شەیطانەکان و جنۆکەکان ناتوانن توخنت کەون دەڵێ ئەو قسەی پێ وتم مژدەکەم ئەوەندە بەلاوە خۆش بوو وتم دەی بڕۆ ئازاد بە بەیانی چوومەوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی فەرمووی چیت کرد ئەم شەو وتم قوربان بەو شێوەی کە ئێستا باسمان کرد بۆم جێڕایەوە فەرمووی ئەما ئینەه قەد صەدەقەکە وەهوە کەذوب ئەم کەسەی ئەم قسەی پێوتی ئەم شەو هەموو لەشی درۆیە بەڵام ئەمەی ڕاستە لە ئەمەیاندا ڕاستگۆیە ها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەی لەو شەیاطینە وەرگرت فەرمووی ئەمەی ڕاستە کەوتی ئەگەر چوویتە سەر جێگای خەوتن ئایەت الکورسی بخوێنە خوای گەورە پاسەوانی تایبەتت بۆ دادنێ و دەتپارێزێ و هیچ شەیاطینی و جنۆکەیەکی خراپەکار توخنن ناکەوێ فەرمووی هەرچەند زۆر درۆزنە شەیاطین بە هەموو ئەوانە هەموو لەشیان درۆیە فەرمووی بەڵام ئەم قسەی ڕاستە فەرمووی ئەوە هۆڕێرە دەزانی تۆ سێ شەوە لەگەڵ کێدا گیرۆدەی وتم نەوەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەمناسیوە فەرمووی ذاکە شەیطان ئەوە شەیاطینی بوو ئەوە ئینسان نییە ئەوە شەیاطینیەک بوو ماڵ و منداڵی هەژاری هەیە برسین ڕاستە هاتووە بۆ دزی و قسەکەی لەوانە ڕاست بووە بەڵام ئەوە مرۆڤ نییە ئەم فەرمودەیەش پێمان دەڵێ شەیاطینیەکان دەستنە سەر شکلی ئینسان لە فەرمودەدا هاتووە دەستنە سەر شکلی پشیلە دەستنە سەر شکلی مار دەستنە سەر شکلی سەگ ئەوە خۆیان نیشانی مرۆڤەکان دەدەن و بەو شێوەیە لیان نزیک دەبنەوە جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم استیشاد لەم حەدیسەدا چییە خۆشەویستان سەیری کە شەیاطینی بە تڕێلە درۆی هەیە بە تریلیۆن درۆی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیفەرموو هەرچی بیڵێ هەمووی درۆ بوو بڕات پێ نەکردایە فەرمووی لە ئەمەیاندا ڕاست دەکا ئەم فەرمودەیە فێری ئەوەمان دەکا ئەگەر قسەمان لە کەسێک بیست نەڵین هەر گوێی بۆ مەگرە ئەوە هەموو لەشی درۆیە نەخێر یەک وشەی ڕاستی پێبێ وشە ڕاستەکە هەڵبژێرە وەکو گوڵێک لە ناو کۆمەڵێ دڕکە بەجێ مەهێڵە گوڵەکە هەڵگرە و واز لە دڕکەکانی بێنە خوای گەورە بە عەزەمەت و گەورەی خۆیەوە کاتێک کە بەندەکانی مشریکن پەنا بەخوا بدەپەرستن لە جیاتی خوا کە قسە دەکەن هەموو قسەکانیان ڕەفز ناکە سەیری قورئان کە لە سوورەتی ئەعرافە دەفەرمێ وإذا فعلوا فاحشة قالوا وجدنا عليها آباءنا والله أمرنا بها قل إن الله لا يأمر بالفحشاء کاتێک مشریکەکان خراپەیەکیان دەکرد
دەیانگوت ئێمە بۆیە ئەم بێ شەرعی و گوناها دەکەین چونکە باب و باپیرانمان وایان کردووە ئەوە ڕێبازی باب و باپیرانمانە لە باب و باپیرانمانەوە هەروەمان بۆ هاتووە چاو لەوان دەکەین خوا مەیلی لەسەرە ئەگە خوا مەیلی لەسەر نەبێ ئێمەش ئەو گوناهەمان نەدەکرد ئەها زۆر کەسەیە پەنا بەخوا گوناه دەکات دەڵێ ڕەنبێ خوا ئیرادەی لەسەر بوو بێ خوا ئەویستی وا بۆ من ئەو گوناهە بکەم ئەو مشریکانش ئاوایان دەکرد خوای گەورە فەرمووی ئەی محەممەد صلی الله علیه و سلم پیان بڵێ خوا قەت ئەمر بە ئیشی خراپ ناکە و ویستی لەسەر ئیشی خراپە نییە قسەکەیان دوو جۆر بوو دەیانگوت بۆی ئێمە خراپە دەکەین یەکەم باوکو و دایکمان بینیوە باو باپیرانمان وایان کردووە دووەم خوا مەیلی لەسەرە خوا نەیفەرموو قسەی یەکەمیشان هەڵەیە ئەویان ڕاستە باو باپیرانت چۆن بینی تۆش لاسایان دەکەیتەوە چونکە ئەم قسەیان ڕاست بوو خوا ڕەدی نەدانەوە خوا بەو گەورەی خۆیەوە ئەم قسانی ڕەت نەکردەوە بەڵام ڕەدی ئەوەی دووەمیانی دایەوە کە وتیان خوا مەیلی لەسەر ئەوەیە خراپە بکەین نەخێر خوا مەیلی لەسەر خراپە نییە وشەی جوان بەرامبەر بەم کەسانە زۆر ضرورە ئاگامان لێیان بێ یەکەمیان کاربەدەستان کاتێک قسە بۆ میلەت دەکەن ئەوەندەی دڵی میلەت بە قسەیەکی جوانی کاربەدەست خۆش دەبێ بە هیچ شتێک دڵی ئاوا ئاو ناخواتەوە بەڵام جاری وا هەیە کاربەدەست نابێ هەر قسەی خۆش بۆ خەڵک بکە جاری وا هەیە ئەو قسانە تامێکیان نەماوە ئەوەندە وعد و بەڵێنداوە خەڵکەکە تێر بووە ئەبێ بکەویە مەیدانی کردارەوە چونکە ئینسانێک حد تا ئێوارە برسی بێ بڵێ براکەم لە فڵان شوێنە مەطعەم و کەبابخانەیەکی ئاوا بەناوبانکەیە ئەم خەبەرە ئەو تێر دەکا نەخێت تێری ناکە ئەگە خواردنەکە لە بەردەمیانە بێ دەژێڕنەوە لە دێر زەماندا پاشایەک هەبوو پیاوێکی زۆر عاقڵ و میهرەبان بوو کابرایەک هەبوو هەژار بوو خاوەنی ماڵ و مناڵێکی دەستکورت و نەدار و مناڵی ساوا زۆر بێحاڵ و بێنان و بێناو بوو ئەم کابرا هەژارە لەبەر حاڵی هەژاری و داماوی خۆی لە هەموو کۆڕ و مەجلیسێکە زمانی نەدەپاراز لە زەم و غەیبەتی کابرای کاربەدەست و سەرۆک لە هەموو شوێنە قسەی پێدەوت و باسی دەکرد جامە دەرسێکە بۆ کاربەدەستانی ئێمە بەڕێزانی وڵاتەکەم میلەت کاتێکەوە نەبوو هەژار بوو گرفتێکی هەبوو ئێتر ئەبێ پەلاماری تۆ بدا قسە بە تۆ بڵێ جارێک لەگەڵ برادێکی کاربەدەستەوە کەسێکی گرتبوو وتمان بەردرێ باشە وتی قسەی بە حکومەت وتۆ بە فڵان کەس وتۆ بە فڵان سەرۆک وتووە دم کاکی من خەڵک لە وڵاتی ئێمەدا ئەگەر لەسەر ئەم قسانە بژیرێ سجنەکان جێگان نابێتەوە بێ مزگەوتەکانیش بکەی بە سجن وتی چۆن وتم کابرا بە خێزانەکەی بڵێ پڵاو گۆشتمان بۆ لێ نەگەیوارە چۆ ساوەریان هەبوو قسەیەک بە مام فڵان کەس دەڵێ لە سلێمانی ئەبێ قسەیەک بە مام فڵان کەس بڵێ ناوێرە بەژنەکەی بڵێ بەوی دەڵێ دەیبێ ئەمە لێی گەڕێبیانی بۆ خۆی سار دەبێتەوە ئەمە مەسەلەوە نیە حکومەت بڕۆخێنێ بەڵام هیچ بە حسابی خۆی دەردەدڵی خۆی بەوە دەردەبڕێ لێیگەڕێ وازی لێبێنە بۆ خۆی شتەکە سار دەبێتەوە کابراش نابێتە دژمنی حکومەت و دەسەڵات ئەم پیاوە چەند راپۆرتی بۆ چوو لەلایەن دام و دەستگاسی خوڕیەکانە وتیان فڵان کەس لە هەموو کۆڕ و مەجلیسێکا قسەت پێ دەڵێ ئاخری لە شەوێکی سەرما و بەستەڵەک و شەختەی زستاندا کابرای کاربەدەست و میری میهرەبان هات فەردەیەک ئارد و کارتۆنێ سابوون و سندوقێ شەکری بۆ ماڵی کابرای هەژار نرد بە نوێنەرەکەی خۆی وتی سەلامی لێ بکە و ئەم شتانەی بدەیە شتەکانی بۆ برد و ئەویش خۆشحاڵ بوو بەیانی لە کۆڕ و مەجلیسا وتی ئەزانن پاشاش لێم ترساوە ئەوەندەم زەم کرد و ئەوەندەم قسە پێوت لە ناچاریدا ئەم شۆویستی شتێکم بداتێ و دەم کوتم کە کابرای پێی وت نە ئەزانی بۆ سێشتی بۆ ناردووی یەکەم زانیوەتی تۆ سکت بەتاڵە لە تاوی سکی بەتاڵت قسەی پێ دەڵێ بە ئارد و بەنان سکی تێر کردی دووەمیان زانی دەروونت پیس بووە سابوونی بۆ ناردی یعنی دەروونت پشۆ با ئەم خراپانەی ڕابردوو لە یاد بکەین سێمیان زمانت تاڵە شەکری بۆ ناردی بۆی زمانت شیرینکە ئەڵە کابرا سەری داخزگوتی وەڵاهی ڕاز دەکەی بەخوا شەرم دەکەم و لە مەودا قسەی پێ بڵێم ئەی کار بەدەستانی وڵاتی ئێمەش ئەگەر پێتان ناخۆشە خەڵک قسەتان پێ بڵێ ئەگەر پێتان ناخۆشە خەڵک مزاهرات بکە ئەگەر خەڵک پێتان ناخۆشە لەسەرتان بنووسێ وەرن خەڵک تێرکەن وەرن خزمەتی بکەن وەرن دەمی شیرینکەن وەرن ماڵی گەرمکەن وەرن ماڵی ئاوەدانکەن ئەتر بەم شێوەیە بەم بە قسەی ڕوت و حەلەق و مەلەق خەڵک تێر ناخوا تێرمانخوا لەو بەڵێنە درۆیانە وەرن بە کردار خزمەتی گەلەکە بکەن یەکسەر میلەتیش دەمی شیرین دەبێ و بێدەنگ دەبێ بەرامبەرت دووەمیان چەند جوانە ژن و مێرد قسەیان بەرامبەر یەک شیرین بێ کە حکومەتێکی بچکۆلەیە ماڵوەکو هەموو جار وتومانە ڕەن بێ باسی پیاوانمان زۆر کرد بێ کە بۆ ژنەکانیان قسەی جوان بەکاربێنن لێرەشدا بڵێن چەند جوانیشە ژن خۆشەویستی بۆ مێردەکەی خۆی دەرببڕێ لە کۆمەڵگەی ئێمەدا هێشتا لەگەڵ حرمەتم بۆ جەنابتاندا بەعیبە دەزاندرێ ژنێک لەبەر چاوی خەڵکە لەبەر چاوی دایک و باوک و کە سوکاریە خۆشەویستی و محەبەت بۆ مێردەکەی دەرببڕێ
ڕەمێ بەلامانەوە ئاسایی بێ پیاوێک بەڵام ئەی ژنێک ژنیش حەقی خۆیەتی بۆیە لە کۆڕێکە لە سیمینارێکە کۆمەڵێک ئافرەت کۆ دەبنەوە ئەو کەسێک کە کۆڕەکە پێشکەش دەکا پێیان دەڵێ دوجار کە خۆشەویستیتان بۆ مێردەکەتان دەربڕیوە کەی بوو یەکیان دەڵێ ئەمڕۆ یەکیان دەڵێ هەفتە بوو یەکیان دەڵێ نازانم کەی بوو ئەڵێ وەرن بە مۆبایلەکانتان نامەیەک بنێرن بۆ خۆشەویستەکەتان کە هاوسەری ژیانتان و مێردەکەتانە پێی بڵێ گیانەکەم زۆرم خۆش دەوی ئەم نامەیە ژنەکان یەکسەر بۆ مێردەکانیان دەنێرن دوای نیو سعات کابرای سەرپەرشتیاری ئافرەتی سەرپەرشتیاری کۆڕەکە بەو خوشکانە دەڵێت توخوابیان با نامەکان بزانیت چیان وەڵام داوەتەوە ئەڵە سەیریان کرد یەکیان نووسی بووی تۆ ئەوە تۆی وان پێ دەڵێ چونکە فەقیرە قەدە و قسانەی نەبیست بوو کابرای مێردی بەلاوە سیر بوو دووەمیان بۆی نووسی بووی دیسان نەخۆشی بۆیە وات پێوەتون کام دکتۆرت دەوێ چونکە لە نەخۆشیدا نەبێ فەقیر ئەوەی نەبیست بوو سێمیان نووسی بووی بەخوا تێن ناگەم مەبەستت چییە چوارەم نووسی بووی چی لە ژێر سەرایە دیسان پێنجەم نووسی بووی چەندت پارە دەوێت قسە بکە خێرا شەشەمیان نووسی بووی ئەوە خەو نەدەیبینم یان ڕاستیە حەوتەمیان نووسی بووی ئەم قسەیەت بۆ چێ نووسیەوە و نامەکە بە هەڵە بۆ من هاتووە بەخوا ئەبێ بیکوژم وای زانی بوو خۆشەویستێکی بە پەنهانی هەیە چەند ساڵە ژنیمێت نەیوتوە نامەیەکی ئەوای بۆ نووسیەوە ژیانەکەم خۆشم دەیوتی مە بزان بۆ چێ نووسیوە بەخوانەی دۆزمەوە یان خۆم دەکوژم یان ئەو دەکوژم لەبەرەوە چەند جوانە ئینسان لەسەر ئەم وشانە لە ناو ژیانی خێزانیدا ڕابێ بەلایەوە نامۆ نەبێ کاتێک کە وشەیەکی شیرین بیسرا بەلایەوە وا بزانە خەونە یان ڕاستەقینەیە سێمیان ئەو کەسانی کە لەگەڵماندا دەژین غەریبن خەڵکی ئەو وڵاتە نین خەڵکی ئەو شارە نین چەند جوانە وشەی شیرین بەرامبەر بە ئەوان چونکە ئەوانە هەست بە غوربەتێک دەکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکەوە بیلالی دەبینی دەیفەرموو بیلالی حەبەشی بۆ ئەوەی هەست بکە ئەم خەڵکی وڵاتێکە ناوی حەبەشەیە و بێکەس نییە و غەریب نییە کاکە تۆش هاوڵاتێکی وڵاتت هەیە میلەتت هەیە قەومت هەیە برامانی لێرە بە سوهەیب دەیفەرموو سوهەیبی ڕۆمی بە سەلمان دەیفەرموو تۆ کە سوکاری منی بەڵام نەیدەفەرموو سەلمانی عەرەبی دەیفەرموو سەلمانی فارسی نانە کاکە تۆ ئەسڵت هەیە تۆ بنەچەت هەیە تۆ خاوەنی میلەتێکی حەزارەتێکی شارستانیەتێکی ئەها ڕێزگرتن لە قەوم و گەلان دەبێ ئاوا بێ ئێمە ئێستا لە عێراقا پێمان دەڵێن دەبێت کورد هەر لەناو نەتەوەی عەرەبا بتوێتەوە ئەوە لە ئیسلامدا مەرفوزە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ دەبێ هەموو نەتەوەیەک بە ناوی خۆیەوە بانگ بکرێ کوردێک بێوێ لە ناو بووەتەی عەرەبی و تورکیدا و فارسیدا بتوێتەوە هەڵەیەکی کوشندە دەکا ئەبێ شانازی بە بوونی نەتەوەی خۆتەوە بکەی لە هەر شوێنێکی دنیاداوی بڵێ بە شانازیەوە من وەکو مسڵمانم کوردم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا ڕێزی لێ دەگرتن بووچێک دەچێتە ماڵێکەوە بووچێک بۆ کوڕەکەت دێنی غەریبە لە ژینگەیەکی تر لە خێزانێکی تر لە ماڵێکی ترەوە هاتووە چەند جوانە دایک و باوکەکان باوک و دایکی کوڕەکە بۆ ئەم بووکەیان زمان شیرین بن بە قسەی جوان بە ڕەفتاری جوان لەگەڵ یا بدوێن کوڕێک دەبێتە زاوای ماڵێک غەریبە لەو ماڵەدا یەکەم جار چەند جوانە خەس و خەزووری باوک و دایکی خێزانەکەی بە جوانترین شێوە بەخێراتنی بکەن و حرمەتی لێ بگرن ئەگە کەم و کوڕیەکی هەبوو بۆی داپۆشن ئەمانە غەریبن لەو ماڵەدا هەتا ئاشنا دەبن تۆ لەناو زانکۆیەکای تەلەبەیەک لە شارێکی ترەوە دێ لە وڵاتێکی ترەوە دێ غەریبە چەند جوانە هەڵوێستت وەکو ئەم قوتابێ مالیزیە بێ سەرنجی ئەم بەسەر هاتە ڕاستەقینەیە بدەن لە وڵاتی مالیزیا زانکۆکانیان پێشکەوتون زۆربەی شتەکان کردداری نەک هەر نەزەری ناو پۆلەکە مامۆستایەک لە دەرسی کۆمەڵناسیدا لە عیلمی ئیجتیماعە بە قوتابیەکان دەڵێ وەرزی یەکەم چوارمانگی یەکەم خوێندنەکەمان لەسەر ئەوەیە نمرە و دەرەجەتان لەسەر ئەوە بۆ دادەنێم هەر یەکێک لە ئێوە لەم کەسی ناو ئەم قۆناغ و پۆلە توانی کەسێک کە نەخزمتە نە پێشتر ناسیوتە نە هاوڕێتە نە دۆستایەتێکی دێرینت لەگەڵیا هەیە بتوانی دڵخۆشیکەی بە ڤیدۆ ڕسمەکەیم بۆ بگری بیسەلمێنی کە بوو تۆ بووی بەهۆی دڵخۆشکردنی کەسێک من ئەو نمرێت بە تەواوەتی ئەدەمێ چێ جوانترین دیمەنی نواندبوو ئێمە ئەو دەکەین بە یەکەم پەیوەندی بە کۆمپانیایەکی سەرمایەداریشەوە کرد سپۆنسەری بکە بە $1000 بۆ هەر کەسێک کە دەکەسی یەکەم بێ ئەوائیلەکان بێ کۆمپانیەکە ئامادەی ئەو سپۆنسەرەی دەربڕی یەکێک کە بوو بە یەکەم قوتابێکی مالیزی بوو ناوی محەممەد شەریف بوو بەم شێوەیە ڤیدۆکەی خۆی پێشکەش کرد وتی من کاتێ سەرنجمدا لە کۆلێجی پزیشکیدا لە توبعامدا کوڕێکی لێ خەڵکی هیندستانە باوشی لە هیندستانەوە نردوویەتی بۆ مالیزیا بۆ ئەوەی بێتە ئینسانێک کە دکتۆرێکی باشی لە دەرچێت
ئەڵە سەیرم کرد ئەو کەسە چونکە غەریب بوو، چونکە خەڵکی مالی زیانە بوو، بە تەنیا بۆ خۆی لە گۆشەیەکەوە دادەنیشت، نەزەر دەخەنەیەکی دەکرد، دایمە دڵ بەخەم بوو، دایمە ڕەشپۆش بوو، دایمە ئینسانێکی مەحزوم بوو. ئەو کەسەم هەڵبژار کە من تاقیکردنەوەی لەسەر بکەم. نامەیەکم بەبێ ناوی خۆم و بەبێ واژوو بۆ نووسی بۆم خستە ژێر دەرگای پۆلەکەیەوە ئەو بەشی داخلیکی تێدا دەمایەوە. شوێنەکەم دەستنیشان کرد و بە ڤیدۆش کامێرەم خستوە سەری. ئەڵێ پێم وت خوای گەورە بەهرەیەکی زۆر چاکی بە تۆ داوە کە بەشی زانستیت هەڵبژاردووە. من کەسێکم لە کۆمەڵناسی دەخوێنم لەبەرەوەی لە دەرسا عیلمیەکاندا زیرەک نەبووم بەشی ئەدەبیم هەڵبژارد. خۆزگەم بە خۆت کە پاشەڕۆژ دەبی بە دکتۆرێک و لە ساڕێژی برینی چەندین کەسا بەشداری دەکەی و خوای گەورە پاداشت دەداتەوە. ئەڵە بەیانی گەنجەکە کە ئەو نامەی کردەوە زۆری پێخۆش بوو. شەوی داهاتوو کوڵاوێکم بۆ دانا ئەوانی کە لە زانکۆ لە سەری دەکەن هی وڵاتی مالیزیا وتم دڵنیا بە ڕۆژێت تۆ ئەم کوڵاوە لە دەرچوونی زانکۆدا لە دوا قۆناغا لەسەر دەکەی ومێدی سەرکەوتنت بۆ دەخوازم. ئەڵە کوڵاوەکەی لەسەر کرد و ڕسمی پێوە گرت و لە فەیسبووکی خوا بڵاوی کردەوە. یەکەم کەس کە پەیوەندی کرد باوکی بوو لە هیندستانەوە وتی ڕۆڵی جان تۆ ئەوەندە زیرەکی ئەوەتانێ هاوزانکۆکانت دەزانن تۆ دەبی بە دکتۆرێکی گەورە لە ئێستاوە پیرۆزبایی لێ دەکەن. ئەڵە جارێکی تر جووتێک گۆرەیم بە هەدیەدایە عەترێکی بشکۆلەم بە هەدیەدایە و هەمووشم تەسویر دەکرد بەنیهێنیەوە. ئەڵە وای لێ هات پێدەکەنی تێکەڵاوی خەڵک دەبوو ئەو گەنجە گۆشە گیرە مەحزوونە بوو بەوەی کۆڕ و سیمیناری پێشکەش دەکرد. حتا ئاخریان هات لە کۆڕێکی کۆمەڵایەتی زانکۆدا وتی خەڵکینە من ئەم کەسە ناناسم کە منی ڕزگار کرد. واللهی بڕیاری کۆتاییمدا بوو واز لە خوێندن بێم و بگەڕێمەوە بە وڵاتەکەی خۆم کرێکاری بکەم. ئەوەندە مەحزوم بووم، ئەوەندە غەریب بووم، ئەوەندە دڵبەخەم بووم لەم شارە و لەم وڵاتەدا کە کەسم نەدەناسی. بڕیارمدا بوو قیڕوسیا لە خوێندن و لە طب و لە هەموو شتێک کرێکاری خۆشترە و لەناو باو ماوەشی دایک و باوکی خۆمدا بم. کاتێک کە ئەم نامەی یەکەمم بۆ هات ئاوێکی کرد بە دڵی مەحزونمدا کە دیارەکەم وەرگرت ئەم خەمخۆریەم وەرگرت و کەسێک نییە خۆی بناسیێنێ و کەسانێک دەستخۆشیم لێ دەکەن. بڕیارمدا تا کۆلێجی پزیشکی تەواو نەکەم هەرگیز بۆ دەقەیەکیش نەڕۆمەوە بۆ وڵاتی خۆم. ئەڵێ وتی ئەو کەسە من مەمنونم کە منی ڕزگار کرد. یەکسەر مامۆستای بەشی کۆمەڵناسی لە زانکۆکەی مالیزیا دەستخۆشی لەو محەممەد شەریفەکە کوتی تۆ یەکەمی ئەم قۆناغی تۆ یەکەمی ئەم قۆناغی کە ئەم کەسە ئەگەر پاشە ڕۆژ دەبێتە دکتۆر چی ئەجر و پاداشتی هەیە تۆ تێیدا بەشداری و تۆ ژیانی ئەوت کڕیەوە بوون بە دوو برای ژیانی بە ژیانی. بۆ ئێمەش لەم وڵاتەدا ئەگەر کەسێکی غەریبمان لەلا بوو هاو پیشەیەکت بوو هاو دایرەیەکت بوو کەسێک دەچێتە سەر شوێنە کرێکارێکە نامۆیە چەند خۆشە قسەی خۆشی لەگەڵا بکەی دڵدانەوەی بکەی ڕێنمایی بکەی هەتاوەکو دێتە سەر خەت خۆ ئەگەر لە زانکۆ پەیمانگایەک بێت جوانتریشە. چوارەم ئەو کەسانەی کەوا خاوەن پێداویستی تایبەتن چەند جوانە زمانمان وشەکانمان بەرامبەریان ڕوشێنەر نەبێ. کەسێک لاوە ناتوانێت قسە بکە بۆ بڵێن فڵان کەسی لاو بڵێ فڵان کەسی ناگۆ ناتوانێت قسەکان گۆیا بکە. کەسێک گوێی باش نابیستێت چەند ناخۆشە لە کورداوە فڵان کەسی کەڕ ئەی بۆ فڵان کەسی نابیست نابیستەکە جوانترە. کەسێک خۆی گەورە خەڵاتی چاوی لێ وەرگرتوتەوە ڕۆژی ڕۆناک لای تاریکە شەوە چەند ناخۆشە بڵێ فڵان کەسی کوێر ئەگە بڵێ فڵان کەسی نابینە جوانتر نییە. بۆیە تا بۆت بکرێ خۆت لەو کەسانە بەناو لە قەبی ناشرین باسی کەس مەکە زمان دڕابێنە. مامۆستان مەسعود لەعلی لە کتێبی خۆتبەدا کە زانایەکی ئێرانیە بەسەرهاتێکی جوان دەجێڕێتەوە دەڵێ لێکێ لە ئوستازەکانی جامیعە کە خەڵکی ئێران بوو چوو وە خوێندن بۆ وڵاتی لە زانکۆی سانت کلارا لە کالیفۆرنیا. ئەڵێ ئەو مامۆستایە بۆی جێڕامەوەتی یەکەم ساڵی خوێندنم کە چوون بۆوێ لەناو گروپێکا بووم گروپێکی 5 کەسی کە لە پۆلەکەی قۆناغەکەی خۆیاندا بوو. ئەڵێ وتم من بەرنامەکە لە کێ وەرگرم ئەڵێ کچێکی ئەمریکی لە تەنیشتمەوە بوو ناوی کاترینا بوو. ئەو کچە پێی وتم سەرپەرشتیاری ئەم گروپەی ئێمە کوڕێکە ناوی فلیپە نایناسی وتم ناوەڵا نایناسم من تازە هاتووم. وتی فلیپ ئەو کوڕەی کە قژلولێکە قژی زۆر جوان و جوایمە لولی دەکا قژێکی ڕەشی لولی هەیە وتم باوەڕکە نایناسم. وتی فلیپ ئەو کوڕە دەڵێم کە دایمە چاکەت و پانتۆڵەکەی زۆر شیک و ڕێک و پێکە و بۆین باخەکەی زۆر جوان بەستووە وتم باوەڕکە زۆری وای تێدا نازانم. وتی فلیپ ئەو کوڕەیە کە دایما ئەو شیفا ئەو جانتای بەدەستێوێتی لە ڕەنگی خوێندەرەکانێتی زۆر زۆقی سەلیمە. وتم بۆ خوا زۆر خەڵکی ئاوا هەیە لەم زانکۆیدا نازانم چێیە. ئەڵێ بەهێمنیەوە بە گویا چرپاندەم وتی ئەو کەم ئەندامە لەسەر عەرەبانەیە. ئەڵێ زۆر بە هێواشی وایوت
بۆ من دەرسێکی گەورەم پێ بوو وتم بەو خوا بە منی بوو تا کام فلی بدەم گوت ئەوەی کەلەسە عارەمانەکە کەم ئەندامەکە بەڵام ئەو هەموو سیفاتە جوانەی گوت بەس بۆی باسی وشەی کەم ئەندام نەکە بەم جوانیانە پێدا دەهات قۆناغ بە قۆناغ دەگەڕا لە جەستەی ئەم گەنجەدا چی هەیە بەس باسی ئەوە نەکە بڵێ کەم ئەندامە بڵێ خاوەن پێداویستی تایبەتە یەکسەر سیفاتە جوانەکانی دەخوێندەوە دەڵێ دەرسێکی گەورەم لەوە وەرگە ڕێزی ئینسان چەند خۆشە ئەم زمانەت ڕابێنی وشەیەک بەکاربێنی کە هەرگیز بەرامبەرەکەت نەشی بیستێتەوە و هەست بە کەم و کورتی خۆی نەکە هەر شتێک وشەیەکت وتماناکەی بزانە ئەمجا بێڵێ ئێمە ئێستا بەداخەوە خەریکە زمانی کوردی ڕەسەنمان خەلەلی تێدەکەوێت دایما لە جیاتی خواحافیزی بایەک و لە جیاتی باشە ئۆکەی و هەرم سێ چوار و شەش لە ئینگلیزی ئەزانی خۆزگە خەڵک هەموو زمانی ئینگلیزی فول بوویایە بەڵام وریان نەبی جاری وا هەیە وشەکە بە خەڵە بەکاردێنی جوان وشە ماناکەی بزانە بە تایبەت غەیری زمانی خۆت ئەمجا بێڵێ بەسەرهاتێکی زۆر خۆشەیە مامۆستای زۆر بەڕێز کتێبی مامۆستای بەڕێزم مامۆستا عەزیزی مەلای ڕەش کە خۆی ئێستا لە ژیاندایە لە شاری هەولێر پیاوێکی ئەدیب و نووسەرێکی بەناوبانگە کوڕی مەلای ڕەشە مەلای ڕەش کە یەکێک بووە لە عەلامەکانی مەلای گەورەی کورد لە وڵاتەدا مامۆستا عەزیزی مەلای ڕەش لە کتێبی قسە خۆشەکانی خۆیدا کە نوسخەیەکیشی بە دیاریدا بوومێ لە لاپەڕەی 171دا بەسەرهاتێکمان بۆ دەژێڕێتەوە ئەڵێ لە دەیەکەی خۆمان بووم مێرد منداڵ بووم کابرایەکی عەرەبی بەدەوی هاتبوو بۆ قەسب فرۆشتن و خورما فرۆشتن حوشترێکی پێبوو خەڵکەکە هەموو لە حوشترەکە ئاڵا بوون و پیان سیر بوو بکەمتر بینی بوومان خورماشمان لێ دەکڕی ئەڵێ لەگەڵ حاجێکی گوندەکەی خۆماندا کابرای بەدەوی عەرەب دەمیان تێک گیرا و تۆزە دەمەبۆڵە دروست بوو ئەڵێ حاجیەکە بە حساب قسەی پێدەوت ناو بەناو بەدەنجی بەرز دەیگوت واللهی ئەنا کەلبی بنی کەلب دەیگوت سوێن بەخوا من سەگی کوڕی سەگم ئەمە بە حساب بە کابرای دەوت تۆ کەلبی کوڕی کەلبی بە عەرەبەکەی دەوت بەخۆی دەگوت واللهی ئەنا کەلبی بنی کەلب ئەڵێ کابرای عەرەبیش هیچ خۆی تێک نەیەدا بە زەردەخەنەی دیگە والله زیان حاجی زیان والله زیان حاجی ئەگە عەرەبی نازانی بۆ بە عەرەبی قسە دەکەی زۆر جار وامان لێ دێ وریان نەبی قسە بە خۆت دەڵێ نە قسە بە بەرامبەرەکەت دەڵێ بۆیە وشەیەک کە نەزانی مانای چییە هەر لە خۆ لە زمانی خەڵکەوە هەڵی مەگرەوە دووەمیان مەرج نییە هەر قسەیەک قسەکەر کردی یەکسەر تۆ بڕوای پێ بکەیت لەوە چێ ئەو سەری ئەو بابەتە تۆ هێشتا نەتبیست بێ پیاوێکی بەڕێز زیندانەوان دەبێ ئاسایشی زیندان دەبێ ئەبینە کابرایە گیراوە لەسەر و سیمادا زۆر بە هەیکەل و پیاوانە دیارە بە ئەدەبیشە لە ناو زیندانیەکاندا ئەوان جنێ و فرۆش ئەم بێدەنگ ئەوان خراپەکار ئەم بەڕەوش بەس دێتە بەرچاوی لە دڵی خۆی دەڵێ وەڵڵاهی ئەمە نە پیاوی کوشتووە نە لە قاتڵ دەچێت نە لە دەست دەچێت بەس چی کردبێ لێ پرسێ کاکە تۆ لەناو هەمویاندا تۆزێ نمونە دیتە بەرچاو ئەوە تۆ لەسەر چه گیراوی ئەڵە براکەم زۆر بێتاوانم وەڵڵاهی بەس سەرە گوریسێکم بەدەستەوە بوو سەری گوریسێکم ئەوە ڕادەکێشە ئاسایش گەیشتە سەرم و گرتمی وتی وەڵڵاهی نامردیان بەرامبەرت کردووە وەڵڵاهی تاوانە چۆن لەسەر سەرە گوریسێک وتی بەو خوا هیچ کەم نەکردبوو هەر ئەوە سەرە گوریسێکم ڕادەکێشا پژملیان گرت مخسیان مەم زیندانەوە وتی وەڵڵاهی ئەبێ بە بەڕێوەبەری ئاسایش و پۆلیسەکان بڵێم کابرایە کاکە کورە سەرە گوریسێک چێ بەدەستەوە بێیاننا چوو بۆ لای مدیر و تەحریب بۆ کرد و داوای لێبوورنی لێ کرد وتی ئەوە ئیشی من نییە بەڵام وەڵڵاهی ئەو پیاوە لەوە چێ بە هەڵە گیرابێ ئەڵێ بەس سەرە گوریسێکم داماوە بەدەستەوە بۆ خستویانمە زیندانەوە وتی لەبەر حرمەتی تۆش کە پیاوێکی دڵسۆز و پاکی ئەم دایرەی وەرە با دۆسیەکەت بۆ بخوێنمەوە کە هاوتی کاکە سەری ئەو گوریسە دەزانی چی پێوە بوو وتم وتی وەڵا گای ماڵێکی دزی بوو ئەو دەڵێ سەری گوریسەکەم بەدەستەوە بەڵام باسی ئەوەی بۆ نەکردووی سەرەکەی تری چی پێوە بوو ئەوە لەسەر گادزین گیراوە هێنابوویە دەرە و ئاسایش لەو کاتەیە گرتوویەتی بۆیە ئینسان جاری وایە کەسێ باسی حاڵی خۆیت و مەزڵومی خۆی دەکا تۆ ئەم سەری گوریسەکەی بۆ باس کردووی ئەبێ بزانی سەری ئەو سەریان چی پێوەیە و هەموو کاروبارێک وەکو گوریسێک وایە ئەم سەراوسەری هەیە کەسێک قسەیەکی خستە بەردەمت پێشنیارێکی خستە بەردەمت یەکسەر تەسلیمی ئەم سەری مەبە سەیری ئەو سەری کە چی پێوەیە ئەو سەر بۆ کوێت ڕادەکێشێ بۆیە شاعیری کورد وتوویەتی گوریس هەیەتی هەیکاکە دوو سەر یەکێکی ئەم سەر ئەوی دی ئەو سەر تاکو نەزانی چی پێوە گیرا تاکو نەزانێت چی پێوە گیرا تاوی ناداتێ ئەو کەسەی ژیرە هەر شتێکت بۆ ڕادیۆندرا سەیری ئەو سەری بکە چی پێوەیە نەوەک پاشان تۆمەتبار بکرێت ئەمە باسی گرنگی وشە بوو کە بە وشە مسڵمان دەبین بە وشە پەنا بەخوا بە کوفرێک ئینسان لە ئیسلام دەردەچێت بەدبەختی و خۆشبەختی بەسراوەتەوە بە وشەکانمانەوە ئەوەمان لەسەرە لە خوای پەروەردگاری خۆمان پاڕێنەوە
بڵێن یا ڕەبی خوا هیدایەتمان بدەی ئەو وشانەی کەوا لە دەممان دێنە دەرەوە زاد و زەخیرە و توێشووی بەرەکەتداری قیامەتمان بن. یا ڕەبی خوا لە وشەیەک بمان پارێزی کە بێئەمری و گوناهی تۆی تێدا بێ و دڵڕوشاندن و ئەزیەتدانی بەرامبەرەکەمانی تێدا بێ. خوایە زمانمان ڕابێنی لەسەر قسەی حەق بە حکمت و نەرمی و جوانی. خوایە زمانمان وشەکانی نەرم بن، گوڵ ئاسا بن، دڕک نەبن. یا ڕەبی خوایە هەر کەسێک قسەی پێوتوین گردنی ئازا بێ بشمان پارێزی لە زمانی زمان پیسان. غیبەتی هەر کەسێکمان کردو و وشەیەک ئازاری کەسێکی داوە یا ڕەبی خوایە لێمان ببووری و دڵی ئەو کەسەشمان لێ ڕازیکەی. یا ڕەبی خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدەیت. یا شافی یا ئەڵڵا هەر کەس نەخۆشە خوایە شیفای بەخێری بۆ بنێری. هەر کەس مردووە لە گوناهی خۆش بێ. ئەو کەسانی نەخۆشی نەفسی و دەرونیان هەیە خوایە ڕەحم بە دڵ و دەرونی غەمباریان بکەی. لە جیاتی فرمێسک زەردەخەنە بخەیە سەر لێوەکانیان، خۆشی بخێ ناو ماڵەکانیان، ئارامی بەخشی بە دەروونەکانیان. یا ئەرحەم الراحمین ئەم کوردستانەمان ئاوەدانتر کەی بەم بارانە جوانی بۆت باراندین. یا ڕەبی خوا بارانی ڕەحمەتی خۆتمان زیاتر بەسەرا بارێنی. ئەم ناکۆچێ ناوخۆیی کە لە ناوماندایە خوایەکی ئاوی بە ڕەحمەتی پێداکەی و خۆشحاڵ بین لەگەڵ یەکترا بە چاوی حورمەت سەیری یەکترکەین. یا ڕەبی خوای ئەم کوردستانەمان پارێزراوکەی لە دوژمنانی ناوخۆ دەرەکی. هەر کەسێ دۆستمانە خوایە موفەقی کەی، هەر کەسێ نەیەرمانە هیدایەتی بدەی. یا ڕەبی خوای ئەو پێشمەرگانەی کەوا لەم کاتە سەرمایانەدا بەرگری لە خاکی پیرۆزی کوردستان دەکەن خوایە تۆش ڕەحمیان پێکەی و بیان پارێزی. خوایە ڕۆڵەی ئەم موسڵمانانەی ئەهلی مزگەوت و دەست بەدەست نوێژە لە هەر شوێنێکی دنیا خوایە بیان پارێزی. هەر کەس دیفاع لە ئەمن و ئەمانی کوردستان دەکات خوایە تۆش ئاگال لێبێ و بیپارێزی. یا ڕەبی خوای عاقبەتمان بەخێر بژێڕی. آمین آمین والحمد لله رب العالمين. Thank you.